توانم بڵێم هیچ پەک نەکەوتوە لێرە خۆشبەختانە ئەو خەڵکانە بە تایبەتی لای ئێوەشەوە ئاگادارم کە کۆڕۆنا ئەگەن پێشەوەی تەواو چاکنو یەن بە پەرێشەوەن بۆی پلازما بەخشن ئەمە وای کردووە ئەتوانم بڵێم لەخوا بەزیابی هیچ پێ محتاج نەبووین ئەوە نەپەکمان نەکەوتوە چونکە بەڕاستی خۆبەخشمان بەردەوام هەبووە ئێستش ئەتوانم بڵێم هەیە زۆرە بگرێ لە حاجەی خۆمان زیاتر لەخوا بەزیابیسە بەرەو شاری سلێمانی بەرەو ئەهۆنی چوەتەوە بەرەو کەم تا ڕادەیە کۆنتۆڵ کراوە پلازما زۆرە و پێویستیەکە کەمتر لە بەخشەرەکە لەبەر ئەوە لەخوا بەزیابی وەزعەکە باشە و سوپاسی ئێوەشەکەن کە بەردەوام هاوکارمان بوون هەم بە بەخشینی پلازما هەم بە لایەنەکانیکەوە هەچ وارێک دێخیتان نەکردووە بۆ پێی کە سەرڕای بایکۆتی هاوڵاتیان کە لە ماڵەوە بوون ئێمە لە کاری خۆمان بەردەوام بووین بە تایبەتی هاوکارە پامێرەکانمان بەردەوام لەناو خەڵکا بوون ئێمە تێکەڵێکی زۆرمان هەبوو سەرڕای ئەوەی کە خۆمان زۆر پاراست و لە ئیدارەی تەلەڤیزۆن ڕێکاری زۆر پێویستی گرتە بەر بۆی کە تووشی ئەو ڤایرۆسە نەبین بەڵام بەشێک لە هاوکارەکانمان و بەشێک لە ئێمە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون بە بەرکەوتنیان بە هەڵگری ڤایرۆسەکە دوای چارەسەری پێویست کە چارەسەرمان وەرگرت ئێستا کاتیەوە هاتووە پلازما ببەخشین بارکی خۆمان زانی و کارێکی ئینسانی و کارێکی مرۆڤ دۆستی و کاری هەمیشەیمان هاتوین پلازما بەخشین بەو کەسانی کێسن لە خۆشخانەکان پێویستیان پلازمای بە هیوای ئەوەی کە بەشێک بین لە چارەسەری ئەو نەخۆشانە و هاوکارێکیش بین بۆ کەرتی تەندروستی لە شارەکەمان. Aí,